بەتەکید ئامارەکان ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکا و قوربانی زیاتر ئەدرێ ئەمەش چەند هۆکارێکی بەدواوەیە خۆتان ئەزانن هەموو بەشێک لە بەشەکانی ژیانیان بەردەسا کرێکاریان لە کەرتی تایبەتنیان کرێکاری حکومی لەبێ متابعە بکرێ بێ یاساکە جێبەجێ بکرێ لە بەداخەوە ئێمە بەهۆی ئەوەی کە کرێکارە ڕۆژ بە ڕۆژیان بەرەو خراپتر ئەڕوا ئەگرێتەوە بۆ چەند بابەیەک قورسی باری ژیان دوو نەبوونی زەمانێ نەبوونی بڵێن دەستەبەرێک بۆ ئەو کرێکارانەی کە کارەکەن لە کارگەکان وەکو کە باسمان کرد کە زۆربەیان دەستەبەری کۆمەڵایەتیان نییە بەهۆی خاوەنکارەکانیان ڕێگایان پێ نادەنیان کاتێک کە داوای ئەوەکەن دەستەبەر بکرێن دەرەکرێن بۆیە ئەمانە و دەسەڵات ئەبێ پلانێکی تۆکمەی هەبێ بۆ ئەوەی کە بتوانێت ئەم کرێکارانێک کە لە کەرتی تایبەت و کرێکاری کەرتی تایبەت بتوانێت زەمان بکرێەوە کاری بۆ بکرێت. بەڵێ ئێمە یاسامان هەیە بەڵێ یاساکە بەرەو گۆڕانکاری دەڕۆ بەڵام جێبەجێکردنەکەی زۆر گرنگترە لە یاساکە زۆر جار یاسامان هەیە بەڵام کە جێبەجێ نەکرێت ئەوەی کە نەمان بێ یاسا بۆیە پێویستە ئەو یاسایانە جێبەجێ بکرێت و پێویستە ئەو دامەزراوانێک کە پێیوەستن بە کرێکاران زیاتر کا لەسەر کرێکاران بکەن بۆی بەڕاستی ئەم قوربانیانە نەبێ و بۆی مافی کرێکار دابینکرێت ئەمە بۆ کەم تەرخەمیان خاوەنکارە یان ئەم دەسەڵاتەکانە کە پێوەستن بە کرێکارەکان چونکە لەبەرەوەی ئەگەم تابعە هەبێ خاوەنکار ناتوانێت بۆ شێوازە مامەڵە لەگەڵ کرێکار بکە و لەوانەیە لەلایەنێک بڵێن بۆ کرێکارە خودی خۆیەتی کە بەکاری نایێنێت لەبەرەوەی هۆشیاری نیە دەربارەی بەکارهێنانی ئەو بابەتانە ئێمە وەکو ڕێکخراو چەند ساڵ پێش ئێستا چەند وەرکشۆپێکمان کرد دەربارەی ئەوەی چۆن خۆیان بپارێزن لەو هێرشانێک کە دەکرێتە سەریان لەوەی کە توندوتیجیان بەرامبەرکرێ یان چۆن دەستدرێژی سکتیان ئەکرێت بەرامبەریان دەرەنجامی وەشاریکردنەوەکە زۆر باش بوو نەکرد بۆ کەرتی تایبەت بەڵکو بۆ کەرتە حکوومیەکانیش ئەنجاماندا بوو بۆیە پێویستە ئەو کەسێک کە کارەکات کە دەستدرێژی سکسی کراسەری بێدەنگ نەبێت لە ئاستی ئەوەی کە دەستدرێژی سکسی کراوەتە سەر خۆی ئەمە لەوانەیە لە کۆمەڵگاکە ئێمە بەعیبەیەک بزاندریان بڵێ حیای خۆمەچێ بەڵام نا ئەوە باشترا بدرێتە دادگا باشتر لەوەی جارێکە نەک بەرامبەر ئەو بەرامبەر چەند کەسی کە ئەم ڕووداوە ببێتەوە بۆیە پێویستە لەو یاسایی کە لە پەرلەمانە و تاسە دەنگی لەسەر نەدراوە فەقەرەیەکی وایتیا بێ بڕگەیەکی وایتیا بێت کە ئەم کەسانەی دەستدرێژی سکسیەکەن بە سزایەکی توند سزا بدرن.